خۆشەویست ئێمە هەموو ڕۆژێکەینەوە خزمەتان لە تەوەری تەندروستیە باسی یەکێ لەو تەوەرە گرنگاناکەین کە بۆ حاڵی حاضر گرنگ بێت ئەوە بە دوای لایڤەکەش ئاگەڕام بۆی کە ڕاستەخۆ لە خزمەتان نابین لە پێیجی فەرمی کورساتەوە ئێوەی خۆشەویست ئەوانەی تەلەڤیزیۆن بەکارنایەنن لە ڕێی سۆشیەل میدیاوە لە پێیجی فەرمی کورسات ئەتوان ئەمڕۆ لەگەڵمان بن باسی ئەمجەوە گەرمەتان بۆ ئەکەین کاریگەریەکانی گەرما لەسەر گورچیلە و لەسەر ئەوانش کە بەردی گورچیلەیان هەیە بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر سامان ساڵحم کردووە کە پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی گورچیلە دکتۆر بە خێراتی بانیت باش باسی ئەوە بکەین گەرما بە جودی کاریگەری هەیە لەسەر گورچیلەکان بە شێوەیەکی گشتی بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانیش باش ئەوەی ڕاستی بێ بۆی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە پێشەکی پێویستمان بۆیە کە بزانین ئەو دوو ئەندامە گرنگی کە لە لەشمانەیە کە پێڵەن گورچیلە کارە سەرەکیەکەیان چییە؟ طبعاً گورچیلەکان لە لەشمانە کاری هەرە گرنگیان پاڵاوتنی خوێن و پاکردنەوەی خوێنە لەو پاشەڕۆیانەی کە دروستە بێت لە ئەنجامی ئەو زیندە چالاکیانەی کە لە لەشە ڕوئەدات بە بەردەوامی یەکێکە لە هەرە کارە گرنگەکانی بۆ ئەم کارە بۆ ئەوەی کە ئەم کارە بە جوانی ئەنجام بات پێویستە کە خوێن ڕێژەیەکی باش ئاوی تیابێ ئەو خوێنی کە ئەچێتە گورچیلە و فلتەرەکرێت ئەبێ ڕێژەیەکی باش ئاوی تیابێ بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی تەندروست و ڕێکوپێک ئەو پاشەڕۆیانەی کە هەیە جیای بکاتەوە و خوێنەکە بە پاکی بگەڕێنێتەوە بۆ ناو لەش طبعاً ئەگەر باسی کاریگەریەکانی گەرما بکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ گەرما کاریگەری هەیە لەسەر گورچیلەکان لەبەر ئەوەی کە گەرما ئەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە لەشدا ئەویش لە ڕێگەی عارەقکردنەوەەوە ئەو کاتێک کە عارق دەرەدەی ڕێژەی ئاو لە خوێنە کەمە بێتەوە ئەو خوێنە تا ڕادەیەک تۆزێ خستە بێتەوە کە ئەچێتە ناو گورچیلەکانەوە بۆ ئەوی فلتەر بکرێ بە شێوەیەکی باش ناتوانێت ئەو فلترێشنە ئەنجام بات لە ئەنجامە ئەتوانێت ڕێژەیەکی کەم میز دروست بکات لەبەرەوەی کە خۆی ڕێژەی ئەو ئاوە لە ناو خوێندا کەمە کە ڕێژەی میزیش کەم بۆەوە ئەو کەسە خۆی یەکسەر هەستی پێیەکە ئەڵێ من ڕۆژانە میزێکی کەمەکەم یان میزەکەم زۆر خستە بۆ نیەت ئەوە هەمووی نیشانەکانی ئەوەیە کە ڕێژەی ئاو لە لەشیا کەم بۆتەوە واتە بۆنی میز نیشانە نییە بۆ هەوکردنی میزەڵان و میزەڕۆ نیشانەیە بۆەوەی کە ئەو میزە خست بۆتەوە هیچی تر خۆی بۆنی میز یەکێکە لە نیشانەکانی هەوکردن بەڵام شەرتیش نییە لە 100%. یعنی هەر خۆی خستبوونەوەی میز بۆنیەت لەبەرەوە ئەو مادەی کە لە میزە هەیە پێڵەن یوریا ئەو یوریایە بۆنێکی تایبەتی خۆی هەیە هەرچەندێ خستر بێتەوە میزەکە بۆنەکەی زیاتر دەرەکەوێت بەڵام ئەشتوانی بڵین یەکێکی لە نیشانەکانی هەوکردنی بۆریەکانی میز و میزەڵان و بوونی بەکتریا لە ناو میزە ئەویش هەر یەکێکە لە هۆکارەکانی بۆنی ناخۆشی میز. باشە دکتۆر چ جۆرە گەرمە کاریگەری لەسەر گورچیلەکان هەیە بە نمونەوەی ڕاستەوخۆ لەبەر هەتاوە یاخود ئەوانەی کە زۆر کارەکەن ئەگەر شوێنەکەشیان سێبەر بێ بەڵام ئارەق زۆر بکەنەوە ئەگەر ورتر بڵێ خۆی ئەوەی کە ڕاستەوخۆ لەبەر گەرمایە ئەوە بە دەرەجە یەک کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەرە لەبەرەوەی کە ئەو هەتاوی کە بەریەکەوێ بە شێوەیەکی گشتی لەشی گەرمە بێت ئەو کاتە وەکو بەرگریەک پێستی بۆ ئەوەی کە ئەو گەرمایە کەم بکاتەوە لەسەر لەشی دەستەکات بە دەردانی عارق ئەو عارقە ئەکرێتەوە طبعاً ئەوش هەر بەرگریەکی لەشی مرۆڤە بۆی کە بتوانێت بەردەوام بێ لەبەر ئەو گەرمایە ئەو کاتێک کە عارقەکە دەرەدێ خوێن خستە بێتەوە ئەو کەسێک کە بەڕاستەوخۆ لەبەر تشکی خۆرە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسرە ئەوەشی کە لە شوێنی گەرمایە با تشکی خۆرشی لەسەر نەبێ ئەگەر ڕێژەیەکی زۆر عارق بکاتەوە طبعاً بەتەکید ئەویش هەر کاریگەری لەسەر بێت. باشە دکتۆر بەردی گورچیلە لە هاوین زیاتر یاخۆ لە زستان خۆی بەردی گورچیلە لە هەردوو کاتەکەیە هەیە بەڵام وەکو دەرکەوتنی نیشانەکانی وەکو ئەوەی کە نەخۆش زیاتر هەستی پێەکە لە وەرزە گەرمەکانە زیاترە ئەمە شەر پەیوەندی بە پەیوەندی بە ئەو ڕێژەی ئاو خواردنەوە و کەمبوونەوەی میز و جوڵەی ئینسان طبعاً لە کاتی گەرماکانە وەکو کاتی سەرمانیە نیشانەکانی بەردی گورچیلە ئەوەی کە ئێمە دیقەتمانیا و بینیومانە لە وەرزە گەرمەکانە بە تایبەتی لە دوای مانگی 6 و 7 و هەتاوەکو مانگی 10 و 11 بەشێکی زۆر هاوڵاتیان گیر و گرفتیان هەیە بەدەست کێشەی بەردەوە. چی بکەن ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە و
ئەم ڕۆژە گەرمانەی ساڵ بەڕێیەکان؟ والله ئێمە ڕێنماییمان هەیە بە بەردەوامی ئەوانەی کە سەردانمانەکەن یا لە پەیج و لە شوێنەکانی ترە ڕێنماییمان ئەوەیە کە ئەو کەسەی طبعاً بۆ هەموو کەس بەعام و بە تایبەتیش بۆ ئەو کەسانەی کە بەردی گورچی لیان هەیە ئەوەی کە بۆ خەڵکی عامە ئەوەیە کە ئەبێت بەڕاستی پارێزگاری خۆی بکە ئەگەر کاتەکەی گەرمە و پێویستی بە چوونە دەرەوە نییە خۆی بپارێزێت لەبەر تشکی هەتا و نەچێتە شوێنی گەرمەوە و بەردەوام ڕێژەیەکی باش ئاوش لەمەنی بخواتەوانێ ئەوانەشی کە خۆیان بردیان هەیە ئەوە زۆر زیاتر لەو کەسەی تر ئەبێ ئاگاداری خۆی بێت لە کاتێکا کە پێویستی نەکات نەچێتە بەر تشکی خۆری ڕاستەوە خۆیان لە شوێنی زۆر گەرمانە مێنێتەوە هەر کاتێ هەستی کرد عارەقێکی زۆری کردوێتەوە تعویزی ئەو عارەقە بکاتەوە بە خواردنەوەی ڕێژێکی زۆر لە ئاو و بە بەردەوامی لەشی تەڕ بێت یعنی هەست بکا کە خۆی ڕێژێکی ئاوی خواردوێتەوە هەندێک کەسمان هەیە بەڕاستی کەیەتە لامان ئەڵێ دکتۆر وەڵام من هەر بیر مەچێت ئاو بخۆم بە تایبەتی لە خانمانە زۆرە ئەڵێ بیر مەچێ ئاو بخۆم بەیانی هەڵەسم جاروێت تا ئێوارە لەسەر ناخواردن بیر مەکوێتەوە کە ئەمڕۆ ئاوم نەخواردوێتەوە نیو پەرداخ ئاوە خواتەوە یعنی بەڕاستی زۆر کەمە تۆ لە ڕۆژێکە نیو پەرداخ ئاو یا پەرداخی ئاو بخۆیتەوە بۆ 24 ساعات ئەوە طبعا خوێنت خستە بێتەوە ڕێژەی میزت کەمە بێتەوە ئەگەری توشبوونی بەردی گورچی لەو ئەگەری هەوکردنی میزەڵان و بۆرەکانی میز زۆر زیاکات زۆر باشە بینەدانی خۆشەویستەوانە ئێستا لەگەڵمان لە تۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسا دەتوان لە کۆمنت پرسیارەکانتان بنووسن لەسەر بەردی گورچی لە و گرفتەکانی گورچی لە و منیش وەڵامی پێویستان بۆ وەرەگرن. دکتۆر با باسی ئەوە بکەین ئایا بەگشتی بەردی گورچی لە مەترسیدارە چکە هەندێک کەس دەڵێن من زوو بەرد دروستەکەمەوە هەندێکی ژەڵێ من جارێک بەردێکم هەبوو و نەماوە ئەمە چۆنە بۆ هەندێک کەس یەک جارە و نامێنەوە هەندێک کەسیش بەردەوام دووبارە زۆر ڕاستە ئێمە دوو جۆر خەڵکمان هەیە کە تووشی بەردی گورچی لا بن هەندێکیان ئەو کەسانن کە بە بەردەوامی لەگەڵیانە ئیتر بەشێک سەرەکی ئەم نەوعە یا ئەوەتە لە خێزانەوە بۆی ماوەتەوە کە پێڵم فامیلیە یا ئەوەتە کێشەیەکی جیناتی هەیە کە هەندێک لە ئینزایمەکانی لەش بەناڕێکی ئیشەکەن ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو کلسومادانە لە گورچیلەکەیە پاڵاوتنی کەم بێ و ئەنیشێت و بەردەوام بەردروسەکە جۆری دووەم ئەو هاوڵاتیانن کە زۆر بەدەگمەن لە ژیانە جارێک یا دوو جار ئەوە 15 ساڵ بینی هەبووە بەردێکی بچوکی دروست کردووە طبعا ئەگەر بڵین بەردی گورچی لە مەترسیدارە ئەگە چارەسەر نەکرێت بڵێ مەترسیدارە و چەنەها حاڵەتیشمان بینیوە هەر بەهۆی بەردی گورچیلەوە گورچی لە سست بووە گورچیلەیەک لە دەستداوە دەرهێنراوە لە نەشتەرگەریە بەهۆی ئەوەی کە لە کاتی پێویستە نەڕۆشتۆ بەدەم چارەسەرەکەیەوە بەڵام ئەگەر ئەو کەسە کە خۆی ئەزانە بەردی هەیە بە شێوەیەکی ڕێک و پێک سەردانی پزیشک بکاوە ئاگای لە ڕێنماییەکان بێ و خۆپارێزی خۆی بکات ئەتوانین بڵین نەخۆشیەکی ئاسانە و چارەسەریشی هەیە و ناگاتە ئەو حەدەی کە گورچیلە لە دەست بدرێت. باشە دکتۆر بەدەر لە ئاو خواردنەوە هەندێ بەدیلی ترمان ئەوێت ڕەنگە ئاو خواردنەوە زۆر ئاسان نەبێ بەڵێکی زۆر ئەوە پرسیارێکی زۆر جوانە کە زوو ڕوبەڕوومانە بێتەوە هەندێک کەس دەڵێ بەخوا دکتۆر من بۆم دڵم تێکەڵێت دەڵێ کە ئاوە خۆمەوە زۆر نازە بۆم ناخورێت دڵم پێی تێکەڵێت بەدیلی هەیە بە تەکید طبعاً خۆی هەر ئاویش بە تەنیا بخورێتەوە بە تایبەتی بە ئەو کەسانی کە لە بەرهەتاوان زۆر ئیسیفادێکی وای لێ ناکە لەبەرەوەی خۆمان نەزانین ئەو عارەقەی کە ئەکرێتەوە خوێتیایە ئەو خوێ لە لەشت ئەڕوات لەبەرەوە کە ئەگەر هەر ئاو بخۆیتەوە بەبێ تعویزی ئەو خوێیانە ئەو کەسە هەست بە ماندوویەتی و لاوازی ماسوولکەکانیەکە لەبەرەوە ئێمە ڕێنماییەکەین ئەگەر ئاوە خواتەوە بە ئاو بخوا ئەگەر ئاو ناخوات ئەو میوانە بخوات کە ڕێژێکی زۆر ئاوی تایە وەکو شووتی کاڵک خەیار ئەتوانێت شەربەت بخواتەوە هەر شتێک کە شلمەنی زۆر تیا بێت و خۆی حەزی لێ بکە ئەتوانێت بیخواتەوە بەڵام ئێمە زۆر ڕێگە نادین بە خواردنەوە غازیەکان بەڕاستی بۆ ئەو کەسانی کە بەردی گورچی لیان هەیە یان ئەو خواردنەوە وزە بەخشەکان هەیە ئەڵێ من حەز ناکەم ئاو بخۆمەوە خواردنەوەکی وزە بەخش یان بیپسیە خۆمەوە لە جاتیە کۆلا ئەمانە زۆر تعویزی ئەو حاڵەتە ناکات لەوانەشە هەندە زیانی زیاتری هەبێ بۆ گورچی لە وەک لە سوودەکانی. باش دکتۆرە باسی ئەوم بۆ پێی هەندێک جار گورچی لە هەیە بە زگماک بەیەکەوە نووساون بەڵێ ئەمە لە چاو گورچیلە ئاساییە گرفت دروست دەکەن یاکوڵەکەیان وایە چەند جۆرێک بەیەکانوسانمان هەیە طبعاًەوە زگماکیە ئەوەی کە زۆر باو بێت لە هەمویان باوتر بێ ئەو جۆرێک وەکو ناڵی ئەسب وایە
یعنی ئێمە دوو گورچی لەمان هەیە کە لای ڕاستێکی لە لای چەپ گیان لە یەکتری هەندێک جار بەهۆی کێشەیەکی زگماکیەوە بەشی خوارەوە ئەو دوو گورچی لێ بەیەکان وساوە وەکو حرفی سی یان وەکو ناڵێکی ئەسپی لێت لە ناوەڕاستی سکی ئەو کەسە ئەمێنێتەوە ئەمە تقریبا لە 1000 بۆ 1100 کەس یەک کەس ئەم حاڵەتەی هەیە زۆربەی زۆری ئەم حاڵەتە هەر ئەسڵەن پێشی نازانرێت هەیە لە عمری 50 ساڵیە سۆنەرێگەکە بۆ کێشەیەکی تری ناوسکی پێی ئەزانن زۆربەی حاڵەتێکی ئاساییە و کێشەی نییە هەندێکیان لەوانەیە ڕێژەیەکی زیاتر تووشی بەردی گورچی لەبن بەهۆی ئەوەی کە حوزی ئەو گورچی لێە تۆزێک قوڵترە و ئاراستەی شۆڕبوونەوەی بۆری میزەکەی کەمێک بەرزترە لەبەرەوە بەتاڵبوونەوەی گورچیلەکە تۆزێ سسترە لەوانەیە ڕێژەی بەردروستکردن لەم هاوڵاتیان تۆزێ زیاتر بێت لە خەڵکی باش کاریگەری وەرزش لەسەر بەردی گورچیلە وڵاهی ئەوەی کە ڕاستی بێ ئێمە تەبعانێکە لە ڕێنمایەکانمان ئەوەیە کە وەرزشکردن زۆر پێویستە بەڕاستی بۆ دروست نەبێ بۆ گورچیلەکانش بە تایبەتی لەبەرەوەی تو هەتا جوڵەت زیاتر بێ چالاکی زیاترە بێ پێویستیت بە ئاو خواردنەوەی زیاترە بێ هات و چۆی خوێن لە لەشتا خێراترە بێ چوونی خوێن بۆ گورچیلەکان زیاترە بێ پاڵاوتنی خوێن و پاکردنەوەی زیاترە بێ وەک لەوەی کە یەکێک بۆ نمونە بە بەردەوامی لە ماڵەوە دانیشتووە خەریکی مۆبایلەکەیەتی جوڵە ناکە زۆر بەکەمی هەڵەستێ چەند هەنگاوێک گەنێ و دائنیشێتەوە طبعا ئەو نوعانە ڕێژەی بەردروستکردنیان زۆر زیاترە وەک لەوەی کە بەردەوام جوڵەی هەیە یاری ئەکات وەرزشەکات ئەو زۆرە خواتەوە فەرقی زۆر باش ویکتۆر هەندێک جار لە مناڵی شایبین بەردی گورچیلان هەیە بەڵێوە ئەمە چ کات مەترسی دارە یاخودەوان ژوک و گەورە شێتەنها بەردی مناڵ طبعا ئەوەی کە لە سەرەتای لەدایک بوونیەوە بڵین دیاری ئەکرێت بەهۆی سۆنەر و ئەمانەوە کە بەردی هەیە زۆربەی زۆریان ئەو حاڵەتە جەنێتیکەکانە ئەوە بۆ ماوەیە ئەو بۆ ماوەیانە بەڕاستی چاودێریەکی ورد و بەردەوامیان ئەوێت لەبەرەوەی کە هەندێک جۆریان جەنابە شارەزای هەندێک جۆر لەو بەردانە پێڵەن سستین ئەو سستینە دروستە بێتەوە چەند جارێکی چارەسەریەکەی دەریەهێنیت نەشتەرگەری بۆکەی هەر دروستە بێتەوە لەبەرەوە پێویستیان بە چارەسەری بەردەوام هەیە و پێویستیان بە چاودێریکردنی بەردەوام هەیە بەڵام خۆشبەختانە ئەم جۆرە زۆر نییە جۆرەکانی تر جۆرە ئاساییەکانە کە لەوانەیە بەهۆی وەرگرتنی دەرمانێکەوە لە کاتی لەدایک بوونە دەرزیەکی میزی بۆ کراوە کێشەیەک ڕوویاوە لەو کاتەیە هەندێک دەرمانی وەرگرتووە تۆزێک کلس و بەردی ورد لەناو گورچیلەکەی دروست بووە و دوای ئەوە سەیرەکەی دوای ماوەیەک بە دوواداچوون سەیرەکەی پاکە بێتەوە و نایمێنێت و کێشەی بۆ دروست ناکات باش دکتۆر لەکە بەردی گورچیلە مەترسیدارە بەشێکی زۆری خەڵک ڕەنگە بە سوتفە لە سۆنەرێکا بزانن کە بەردی گورچیلەیان هەیە و تووشی نیگەرانێکی زۆر بن ئایا هەموو بەردێکی گورچیلە نیگەرانیەوێ یاخود دەگەرە و بێدەنگ بوو ئێمەش بێدەنگ بێت خۆی هەموو بەردێک نیگەرانی نییە بەڵام ئێمە بێ بزانین ئەو کەسە کە بەردی هەبوو بێت چاودێری خۆی بکە ئەگە بەردێکی وردی بچووکی هەیە ئازاری نییە کێشەی نییە لەگەڵ یا گورچیلەکەی سەلامەتە ئەتوانێت 3-4 مانگجارێک سۆنەرێ بکات و بە دوواداچوونی بۆ بکەین لەگەڵ جێبەجێکردنی ڕێنماییەکان بەڵام کاتێک مەترسیدارە بێت کە گورچیلەکە ڕێژێکی زۆر بەردی تیابێ یان بەردی گەورەی تیابێ یان تووشی هەوکردن و هەڵاوسان بوو بێ بەهۆی بەردەکەوە یا هەندێک کەس هەیە بەردی دابەزێ بۆ ناو بۆری حالب بە عیلاج و بە دەرمانی ئازار و بەم شتانە خۆی ڕائەگرێت و زۆر ڕازی نابێ بە ڕێگە چارەسەرە سەرەکیەکان ئیتر ئەوێ بە شێوەیەک یعنی فڕێی بات یان ئازاری نامێنێ گوێی نایاتێ دوای ماوەیەک چەند مانگێکی پێچە سەیرەکەی سۆنەرەکاتەوە گورچیلی زیاتر هەڵئاوساوە کێشەی زیاتری بۆ دروست بووە بەڕاستی ئەو نەوعانە ئەبێت زوو چارەسەر بکرێن بەرد کە هاتە ناو بۆری حالبەوە معنای وایە ئەو گورچیلەی گیراوە ئەکەوێتە ژێر زەختەوە ئەو میزێکی هێتە خوارەوە بە جوانی ناگاتە ناو میزەڵان لەبەرەوە لەو کاتیان مەترسیدارە بێ ئەگەر لە هەردوو لاوە بەرد دابەزێ بۆ ناو بۆری حالب یا هەندێک کەس تەنها گورچیلەیەکی هەیە ئایا بەهۆی نەشتەرگەریەوە بیا بەهۆی زگماکیەوە کە لەدایک بۆ یەک گورچیلەی هەبووە ئەگەر ئەم گورچیلێ بەردی تیا بێت بەردەکە بجوڵێت بێتە ناو بۆری حالب بە تاکید ئەم جۆرە مەترسیدارە باشە دکتۆر کۆتا پرسیار چی زۆر خراپە بۆ گورچیلە لە خواردن لە شێوازی ژیان لە شێوازی ژیان ئەو کەسەی کە زۆر کەم ئاوە خواتەوە ئەو کەسەی کە جوڵەی زۆر کەمە ئەو کەسەی کە کێشی لەشی زۆرە و ئەو کەسەی کە ڕێژەیەکی زۆر پرۆتین بەکارهێنێت لە ڕۆژانەیە بە تایبەتی پرۆتینی گۆشتی سوور و خوێ ئەو دوانە دوژمنی سەرەکی گورچیلەن لەگەڵ کەم خواردنەوەی ئاو ئەگەر ئەم سێشتە هەرسێکی بەیەکەوە کۆ بکەیتەوە بەڕاستی بە دوژمنێکی گەورە بۆ گورچیلەکان و لەگەڵ تێپەڕبوونی کاتە
لەوانەیە زەرری گەوری بەربکەوێت. سپاس دکتۆر سامان، سپاس بۆ ڕێنماییەکان. بینەرانی خۆشەویست ئومێد دەکەین هەموو لایەکتان ساق و سەلامت بن تا بەرنامەیەشتر یەکە بینینەوە. خواتان لەگەڵ.